لا سپۆرت مەگەزین هەمیشە بە دوای ئەو بابەتە مێژوویانە گەڕین کە بۆ یەکەم جار بڵاو کراوەتەوە و لای ئێمە دیسانە و دووبارە یەکەینەوە کە مێژووی وەرزشی لە هەرێمی کوردستان یاخود لە عێراق لە شاری سلێمانی بۆ کێ گەڕێتەوە. یەکێکە لە وێنە مێژوویەکان کە پەیوەندی نێوان ئەم وێنەیە و وەرزش یەکەگرێتەوە کە پێیانەوت ساحەی تایارەخانەکە کە لەوێ یەکەم جار فوتبۆڵ تیای کراوە یاخود لە یەکەمینەکان فوتبۆڵ کراوە. پیرەمێرد بمانە گێڕێتەوە کە مێژووی تۆپی پێ لە شاری سلێمانی لەکوێدایە کە ئەو لەوێ وشەیەک بەکارهێنێ پێڵێ تۆپبازی کە توێژەر کاوان ئەبوبەکر کاری لەسەر کردووە و زانیاریەکانی بۆ سپۆرت مەگەزین ناردووە. لە ژمارە 396 ڕۆژی شەممە 13 مارتی 1934 ڕۆژنامەی ژیان و لەسەر وتاری لاپەڕەی یەکەمدا پیرەمێردی شاعیر وتارێکی درێژی بە ناوی فوتبۆڵ تۆپبازی نووسیوە. لە وتارەدا پیرەمێرد زۆر بەڕوونی ئەوە ئاشکرا دەکات کە جاران واتە پێش ساڵی 1934 کە مەبەستی کۆتاییەکانی ساڵانی 20 و سەرەتای ساڵی 1930 خەڵکی ئەو کاتەی شاری سلێمانی چوونەتە قەراغ شار و یاریان کردووە کە یاریەکان هەمەڕەنگ بووە. بەڵام ئەوەی زۆر دیار و هات و هاواری زۆر بووە شەڕە تۆپی دووبەرەکی بووە بە شێوەیەک دوو دەستە کەوتونەتە قینەبەری تا ئەندازەیەکی وا کە ڕایان کردووە بە شوێن تۆپەکەدا کەوتونەتە شەقتێ هەڵدان و شان لە یەکدانی یەکتری. بەڵام شەڕە دەستی تیان نەبووە. ئەمەش ئەوە دەسەلمێنێ کە مێژووی تۆپی پێی سلێمانی دەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵی 1930 سەدەی ڕابردوو. هەر لە وتارەیدا پیرەمێردی شاعیر باسی ئەوە دەکات کە ئێستا واتە ساڵی 1934 یاری فوتبۆڵ بووەتە یاریەکی جیهانی و قاڵبێکی خۆی هەیە و یاسا و ڕێسای بۆ دانرا و بە سەعات و دەقیقا یاری دەکرێت. بەپێی ئەو وتارە ساڵی 1934 لە شاری سلێمانی یاری تۆپی پێ بۆ یاریکی فەرمی و یاریکەر و تیپی بۆ دروست بووە. ئەمساڵ وا لێرەش دامەزراوە پۆل و لەشکر لە مەیداندا ڕێەکەن و ئەبینین کوڕی وریا و هۆشیار و مەیدانداریان تایە. پیرەمێرد دووپاتی دەکاتەوە کە لەو سەردەمەدا داوەری بێلایەن نەبوو. ئێمە ڕاست و ڕەوان بڵین هێشتا حەکەمێکی سربەست و بێتەرەفمان لەم یاریەدا نەدی. نمونەی ئەوە ئەهێنێتەوە کە ئەگەر تیپێک غەدری لە تیپەکەی تر کرد و فاوڵیان لێگرتن و یاری توندیان بەرامبەر کردن و داوەر دەنگی نەکرد ئەوە ئەو تیپەی غەدری لێکراوە و سیرکەرانیش بەگشتی ڕق لەو غەدرە هەڵدەگرن و دەچنەوە بەگشتی پەکەی تردا. بەوەش ئەو هەست و ڕۆحی برایەتی کە بە هیوان لەو یاریەدا هەبێ بە خۆڕایی ئەڕوا. لایەک کە هات غەدری لەولا کرد و شەق و جورتمی وەشاند و حەکەم دەنگی نەکرد لایەنی مەغدور و عموم سیرکەر قین لەو نابەجێ هەڵدەگرن و ئاخری ئەچن بەگشتەکە. هەرچی فائیدەی جسمی و حسی و برایەتی لەم یاریەدا هیوا ئەکرێ هەمووی بە خۆڕایی ئەڕوا. پیرەمێرد خەمی خوێندکارانی هەیە کە زۆر خۆیان داوەتە ئەم یاریە و بەهۆیەوە خوێندن و سعیکردنیان فەرامۆش کردو و هەر سەرقاڵی ئەم یاریەن بە شێوەیەک هاوکێشەیان لێ بۆتە بەرگریکار و محازەڕەش هاتۆتە سەر هێرش بردن. لە بیابان و لە ماڵەوە هەر خەیاڵیان لای گۆڵە. تەلەبەی مەکتەب بەنەوعێ لەم یاریە هەڵچوون ئەقڵ و هۆش و سعی و متاڵعەیان هەمووی داوەتە سەر فوتبۆڵ. مەعادەلە بووەتە مدافعە و محازەڕە هاتۆتە سەر مهاجەمە. لە سەحرا گۆڵ، لە بیابان گۆڵ، لە ماڵەوە گۆڵ. پرسیاری ئەوەش ئەکات ئەو خوێندکارانە چۆن دەتوانن تاقیکردنەوەی عەرەبی بدەن چونکە زاراوەکانی تۆپی پێ هەمووی ئینگلیزیە. بەتوانجی شۆ دەڵێ ئەگەر ئەوانەی پەیوەندیدارن بە تاقیکردنەوەکانەوە ڕەچاوی ئەوە بکەن و بڵێن سعیان نەکرد و لەگەڵ تۆپی پێ خەریک بوون ئەمانە سبەینێت چۆن ئیمتیحانی عەرەبی ئەدەن چونکە ئیستیلاحاتی فوتبۆڵ هەمووی ئینگلیزیە و ئەگەر علاقەدارانی ئیمتیحان ڕعایەتی ئەمەش بکەن بڵێن تێنە کۆشاون و لەگەڵ فوتبۆڵ خەریک بوون. پیرەمێرد لە کۆتایی وتارەکەیدا باسی خۆی ئەکات کاتێک خوێندکار بوو و لە وەرزی بەهاراندا خۆی داوەتە یاریکردن زۆر بەدرەنگ هەوای یاریکردنی نیشتۆتەوە وەک بایەک بۆ لە مێشکیدا. دەڵێ من خۆم کە ئەم خوێند و لە بەهارە خوم ئەدایە یاری زۆر درەنگ هەوای یاریم ئەنیشتەوە بایەک بوو لە کەللەما بزانین بای کەللە کە وەک تۆپی یاری پڕ لە بایە چی لە دوایە.